ئەو ئاەتەی کە زۆر جار لە سەرەتای خوتبەوە ئەیخوێنینەوە ڕێنماییەکە بۆ ئیماندار کە ئیماندار ئاگای لە زمانی بێ و دائیمەن لە چاکە و لە ڕاستیە بەکاری بێنێ. یا ئەیها الذین ئامنوا اتقوا الله وقولوا قولا سديدا کە قسەی چاکت کرد قسەی ڕاست کرد يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم کارەکانت ئیتر چاکە بێ و خوای تەعالاش لە گوناحەکانت خۆشە بێ. ئیماندار بەسە بۆ ئەوەی لەگەڵ شەڕانی و خراپەکارەکانە ناوی بنووسرێ و ناوی تۆمار بکرێ هەر شتێکی بیست بیگێڕێتەوە. ناوێ خۆشەویستەکانم ناوێ شتێک کە تەئکید نەبی لێی بیخەیتە سەر زمانت. كفى بالمرء كذبا أن يحدث بكل ما سمع في غمرة فرمي صلى الله عليه وسلم. بس يعني بس بۆ ئەوەی کەوا بە درۆزن بژمێررێی بە خراپەکار بژمێررێی هەر شتێکت بیست بیگێڕیتەوە. جا لەبەرەوە خۆشەویستەکانم ئەگەر ئینسان زمانی خۆی بگرێ ئەگەر مقەیەدی بکە یعنی بیبەسێتەوە بە بەستنەوەی شەرع ئەو کاتە ئەو زمانە بێ بە نیعمەتێکی زۆر گەورە و ڕزگاریەکە لە ئاگری جەهەنم. بەڵام ئەگەر بەرەڵایکە بە هەموو لایەکە بە کەیفی خۆی قسە بکە خوا پەناماندا زۆر زۆر خەتەرە زۆر زۆر خەتەرە. هەر لەبەر ئەوەیە هەموو بەیانیانە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم کاتێ ئینسان لە خەو هەڵەسێ ئەندامەکانی لەشت چاوت گوێچکت هەموو ئەندامەکان تا پەنجەکانی پێت هاوار ئەکەن لە زمان ئەڵێن ئامان زمان لەخوا بترسە چونکە ئێمە بە تۆ بەسراوین. ئەگەر ڕاست ببیتەوە ڕاستە بینەوە ئەگەر لار ببیتەوە لارە بینەوە خوا پەنامان بدە. لەبەرەوە خۆشەویستەکانم ئەبێ زۆر زۆر ئاگامان لە زمانمان بێ و هەوڵ بدەین بە قەدەری توانە زمانمان لە ڕێگای خێرا بەکاربێنین و دووری خەینەوە لە ڕێگای شەڕ.